وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. متەقاعبە مەرگە قارەمان و شۆڕژگێڕە ئەم ئومەتە کوردیە کاک موستەفای سەلیمی بە نەقشە و بە تەوتەیە کۆرپۆرێشنە ئێرانیە جوولەکەی ئانوسی و دەستەندەرکارانە ئەم کارە ئێمەی ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ نەوع سناریۆ نەوع داستانێک کە لە پشت مەرگە کاکە موستەفا خەفتگە و تریبونهایەکی جمهوریە ئیسلامی خەریکن سناریۆسازی لێ ئەکەن و شانتاژە فەزایە سیاسیە کوردەواری لێ ئەکەن بۆ خەڵکی بەرمەڵا ئەکەین و ئاشکاری ئەکەین لا ئەسنادێک کە خۆیان ئەیدەنە دەرۆ و کل لە ماجەراکە تعریفەکەینەوە. ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ کاک موستەفای سەلیمی بە ڕۆڵەی قارەمانی ئەم کوردە ناسی. استناد بە خەبەرێک کە BBC داینە و تیا ئیعلامەکات کە جۆرمە کاک موستەفا حملەکردن بە مەرکەزە فەرماندەهیە نیرو ئینتیزامیە شارە سەقز لە ساڵە 1382 و کوشتنە 2 عنسورە نەزامیە دەوڵەتە جوولەکەیە ئانوسیە ئێرانی. ئەم عەمەڵە و ئەم کردارە لە نەوع عەمەڵە ڕاپەڕینیەوە ڕاپەڕین بە تەمامە قودرەت و دفاعی لێ ئەکات بە حەرەکەتە خۆی ئەزانێت بە حەرەکەتێک ئەیزانێت کە لە جنسە خۆیسی و بە کاسەی خۆیدا ئەنێت و حمایەتی لێەکە و ئومیدوارەکە لەم سەرزەمینە ئێمە بەدەیان و سەدان و هەزاران و ملیۆنها ڕۆڵەی ئاوا پەیدا بێت بە هەر ئەنگیزەیەک کە دەرئەنجامی داگیرکاری و تاڵانە سەرزەمین و تاڵانە حەیاتە ئینسانی وجود و کەرامەتی ئینسانی تاکێکی کوردی ئەم سەرزەمینە ئەترازێت و ئەدا لە بنەمای دەوڵەتە چەپەڵە کۆرپۆرێشنیە جوولەکەی ئانوسیە منتەقە کە ئەم کوردەوارە ئێمەیانە دابەش کرد. من لە دیبەیتاکانە ترۆ وتم مردمە کۆمەڵگای ئێمە ڕۆڵەکان ئەم کوردەوارە گشتی ناوێتەوە معتاد و خوێڕی و ئەکنارە خیابان کەوتبوو گشتی خۆی ناکوژێت دانەدانەیەکیشیان ئەترازێن لەم شەرایەتە نەگریسە کە بەسەریان تێ دانەدانەیەکیشیان ئەترازێن و ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ سعیەکات کە چراغی ڕێگەی ئەمانە بێت. ئەوانەی کە ئەیانوت ئێمە وەکو ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ جێگەمان گەرمە و ئەوان گویا جێگەیان فرە سارد و ڕق و تەقە کە لە هەولێر و لە سلێمانی و لە کۆیە و لە زەرگوێز پاڵیان داگەسە و لە قەندیلە خەریکی حەیتەران کردنن. ئەوە پەیمانی حەیدەری و ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ مەسئولیەتی عەمەڵی ئینقلابی قارەمانانەی کاکە موستەفای گرتە ئوهدە و ئێژێ ئەوە خەتە ئێمەس ئەوە مەشیە ئێمەس دەستی خۆش بێت و سەری کوڕنۆش و نەوازش بۆ گڵکۆی ئەو شەهیدە قارەمانەی ئومەتی کوردی دائەنین با ئەوانەی وا جێگەکانیان ڕق و تەقە فرە قارەمانن بێن عەمەڵە ئینقلابیە کاکە موستەفا مسادرەکەن بێن تەئیدیکەن بێن بێژن ئەوە لە جنسە کارە ئێمەس تا بزانین کێ جێگەی گەرمە. کاورای ئەهوازی حمایەتی کردو لە حرەکەتە قارەمانەکانی ڕۆڵەکانی ئەهواز لە دانمارک و گرتیان. من لەم بریتانیا دووپاتی ئەەکەمەوە کە وامە پشت ئەو حرەکەتە لەگەڵ ئەو حرەکەتە هەم و بە جنسە حرەکەتە خۆمانی ئەزانم. ئەوە مەتڵەبە ئەوواڵ. ئێمە وتمان دەوڵەتە ئێرانی پلانە جۆرا و جۆر بۆ ترازاندن و نابودیە مردمە ئێمە ئەگێڕێت لەحزەیەک ئارام دانانی شێت و کەرەستەی هەست. عەلیە خامنەی کە لە ماڵە خۆیان دانیشتگە هەرچی کارە خۆی جێبەجێ ناکات. سیاسەتەکانە دەوڵەتە ئێرانی لە تەریقە ئەبزارەکان و کەرەستەکانیەوە جێبەجێ ئەون
و ئاماژەمان پێکرد کە کەرەستەکان کێن وتمان ئەوانەی کە تا بە ئێمڕۆ لەم کوردەوارە ئێمە هاتگنە منسەی زوهور و تریبوونیان هەسوو ناوبانگیان هەسوو خەڵک ئەیان ناسێت و بۆڵت کریاگنۆ ئەمانە کارمەندهای نەهاتای ئەمنیەتیە بەیتە ڕەهبەریە دەوڵەتە جوولەکەی نووسیە ئێرانین بەچە یاڵەتە متحدەی ئەمریکا. سەناریۆی ئازادکردن زندانیەکان لە شارە سەقزە داستانهای وا لە پشتە کە ئێمە یەکێکمان وت دە ئەگەرە ترازانە مردم لە جەریانە کۆرۆنا و تەغیرە ڕەفتارە مردم بتوانن لە کەسانێک لەم جامعەی ئێمە کە لات و چەقۆکێش و پیا و کوژ و ئەوانەنە بەرعەلەیهە مردم استفادە بکەن نەزمێک کە لە بین ئەشێتەوە سوتە دەوڵەتە ئێرانی بە تاڵانکردنە ماڵە مردم و یەکتری کوشتن تەوەسوتە ئەم ئەفرادەی کە ئازادیان ئەکەن بیبەنە ناوە مەرحەلەیە شەڕە مردم تەکە مردمە و بە مردم کوردەوار و شتارماندا ئەگەر هەمچین اتفاقێ کەفت خوێنی دانە بەدانە ئێمانە مباحە بەڵام هەر لە دڵە ئەم جەریانە لە دڵە ئەم جەریانە ئێمە ئامارە زندانیەکانمان لە دەست نەبووگە نازانین چێ بووگن ئەوەی کە تۆ زندانی بیت و حکمە ئەعدامت بەسەرا بێت بە هەر داستانێک ڕێگەت بە واسکەن دەربچیت دەرەچیت ئەمە شتێکی غەریزیە کە تۆ دەرەچیت کە خۆت لەم مەهلەکە نجات ئەدەی و تەبیعەتەن کاک مستەفای سەلیمیش لەم جەریانە بڕ ئەخوات ئەمە اتفاقاتە بعدی خەریکە بە تۆ ئێژێ داستانە ئازادیە کاک مستەفای سەلیمی داستانێکە کە نیروهای ئەمنیەتی دەوڵەتە ئێرانی ناڤیگەیشنیان بەسەریەوە بووگە حتا ئەو ڕۆژەی کە استردادی ئەکەنەوە ئیعدامی ئەکەن و بۆ ئیعدامی ئەکەن بەر لەوە من ئاماژە بەوە بکەم کە ساڵە 1388 کرماشانیەک بە ناوە شەهرامە ئەمیری لە بەشە رادیۆ ئیزۆتۆپە پزیشکیە وزارەتە دفاع کاریە کرد مالەکە ئەشتەر دانشگای مالەکە ئەشتەر ئەمە بە عنوانی سەفەرێ بە عەرەبستان لەوێ نەما وەوتیان ئەمریکا دزی گێسی 13 مانگ لە ئەمریکا بوو وەلێو دواتە قازای کرد کە بگەڕێتەوە بۆ ئێران وەختی گەڕاوە بۆ ئێران تەلەڤیزیۆنە ئێران ئەستەقباڵە مەقاماتە گەورەی حکوومەتیە دەوڵەتە ئێرانیان نیشاندا لە ئاغای شەهرامە ئەمیری بە تاجەگۆڕینەوە بە عنوانە قارەمان ئستیقباڵیان لێ کرد ئاغای شەهرامە ئەمیری بە عنوانە قارەمان هاتە ژوورۆ بەڵام بعد ئەز مودەتی گرتیان ئای شەهرامە ئەمیری لە دادگاه نظامیە تارانە مەحکوم کریا بە 10 ساڵ زیندان 5 ساڵ تەبعید ئەگەر شتبانەکەم نەخاش لە فاصلەی فیمابینە ساڵە 1389 تا 1395 دەورەی ڕقابەتای انتخاباتیە ئەمریکا هیلاری کلینتۆن و دۆناڵد ترامپ ناگەهان ویکیلیکس ئەسنادێکی لە ئیمەیلهای خوسووسیە خانمە هیلاری کلینتۆن منتەشر کرد کە لەوێ ئاماژە ئەکات بە ئەم ئاغای شەهرامە ئەمیریە چەندین ساعەتی پێنەچوو چوارە بەیانی ئەو ڕۆژە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە جوولەکەی نووسیە ئێرانی چوارە بەیانی ئاغای شەهرامە ئەمیری کە خەریک بوو دەورانە حەبسە خۆی تەیە کرد ئیعدام کرد دۆناڵد ترامپ دەست بەجێ تویتێکی کرد بەم مەزمونەی کە خانمە هیلاری کلینتۆن باعث بوو هەمکارە ئێرانیە دەوڵەتە ئەمریکا بکوژرێت خانمە هیلاری کلینتۆن بعدەن ئێلامی کرد کەم حرەکەتەی ئێران و ئیعدامە شەهرامە ئەمیری و ئیستیفادەی ترامپ ئەمن زانیم کە انتخابات نابەوە ئەم سەناریۆ دقیقەن ئەینە سەناریۆکەی کاک مستەفاز خۆب ئێستەبا سەناریۆکەی کاک مستەفا بەڕاستیکەین کێ خەبەری استردادی کاک مستەفای منتەشر کرد عەلیە جەوانمەردی سەرچاوەی خەبەرە عەلیە جەوانمەردی کێس عەلیە جەوانمەردی چۆن ئاگاه کردیا گەسەوە عەلیە جەوانمەردی لەلایەن کەسێک بە ناوی سیروان حەمەیمین خەڵکی گەرمەکی پێنجوێن ئاگادار کریا گەسەوە ئەگەر ئێمە سابەتی بکەین منبع عەلیە جەوانمەردی
اطلاعات ئێرانە عەلیە جوانمەردیش اطلاعاتە ئێرانە سابتی بکەین تەناقوزات و درۆکانیان لە داڕشتنە ئەم سناریۆ وا لەکوێ و عەلیە جوانمەردی ئەم ئاغا ئەگەر ناوی ئاغای لێ بنێ چۆن خەریکە لە ڕاستای سیاسەتەکانە بەیتە ڕەهبەریە کارەکە و چۆن کایەکە بە خوێنە قارەمانەکانە ملەتە کورد عەلیە جوانمەردی شروع ئەکەن بە بۆڵدکردنی لە تەلەڤیزیۆنە NRT دانەیەکی بۆ تێرن گەلحۆیە لە بەرامبەریا بێوسێ نەتوانێ حەملەی پێ بکات بیداتە بەر پرسیارە و ئستنا دەکات تنتر مەدووفایلێکە وا لە دەسیە برازاگەکەی ئاغایە مستەفا سەلیمی قسەکانە حەمەیمین سیروان حەمەیمین هەر ئەمانە هەڵەگرێ واتە ئیران ئینتەرنەشناڵ و ئەیدا بە تەلەڤیزیۆنە بەیتە ڕەهبەریە ئیران ئینتەرنەشناڵ پەخشی کاتەوە ئەگەر تەلەڤیزیۆنە ئیران ئینتەرنەشناڵ تەلەڤیزیۆنە بەیتە ڕەهبەری نییە و خەریک نییە سناریۆکانە بەیتە ڕەهبەریە واتە بەرەو تەلەڤیزیۆنێکی حرفەئیە مەشیە خەبەرنگارەکانی لەوێ تەناقوزات ئەم فایلانە دەربە هاوردایەوە بڵاویان نەکردایەتەوە کە کردیانەوە ئێستا ڕۆینە سۆراغە پەخشە ئەمانە و من تەناقوزاتەکە بۆ ئێوە دەرتێرم ئەمە عەلیە جوانمەردیە ئەوانەی کە فارسی نازانن من ئەیگرم تەرجمەی ئەەکەمەوە بە کوردی لە تلویزیون ایران اینترنشنال. اتحادیه میهنی میگه که خبر استرداد مصطفی سلیمی به ایران از طرف این اتحادیه در واقع رد شده، گفتن که شما این خبر رو منتشر کردید و گفتن که این خبر کذب بوده. اجت یکیتین اجتماعی و تکیسی خبری تحویل دانوی که مصطفی سلیمی تکذیبی دکات ردی دکات و ایجی تو علی جوانمردی ام خبر درویت بلاو کردو توا بسیاره که مثلا از شما بشنویم. خانم کیانی، من هم معتقدم تا ساعتی دیگه برای تمامی مردم کردستان و حتی ایران روشن خواهد شد که این خبر کذب هست یا اینکه اتحادیه میهنی کردستان داره دروغ میگه. دو تا فایل صوتی توجه کن تا ساعتی تر بو مردم مشخص اویتو که ام خبره کذبه و درویا یا ادعاکە یەکێتیە نیشتمانی توجه کە عەلیە جوانمەردی لەم تیکە ئێشێ یەکێتیە نیشتمانی ئیشارەکردن بە تا ساعاتی تر دلیلی پەخشە خەبەرەکان نییە فایلەکان نییە دلیلی ئەو کارەسەوە حکوومەتە حەلیم کردی حکوومەتە حەلیم بەناوە چی بەناوە لیژنەی مەحفە مرۆڤ بچووی حەقیقەت پەیا بکە تەئیدیەکا بۆی ئایسەتێنە سەر قسەکانی پس ئالەگرا لە بیرتان بێ عەلیە جوانمەردی ئیستەوتی تەمامە یەکێتیە نیشتمانی لە ئەوڵە قسەکانی وتی در دست ما هست یکیش از یک شهروند کرد عراقی در پنجوین که پذیرای مصطفی سلیمی بوده قبل از اینکه به آسایش یعنی اداره امنیت پنجوین تحویل داده بشه و دومی از خانواده خود سلیمی. ئێستا ئەم خەبەرە چۆن ڕاستیەکاتەوە بە دوو سەنەد ئەم دوو سەنەدە کامەنە عەلی جوانمەردی ئەم خەبەرە چۆن ئەزانێ لە دوو سەرچاوە دوو سەنەدی هەست سەنەدە ئەوواڵ کەسێکە کە خەڵکە گەرمەکە پەزیرا یعنی میێوانداری کردگە لەکێ لە کاک مستەفای سەلیمی تا تەحویلدانی بە ئاسایش خەبەرە دووەم قەوم و فایلە دووەم قەومە کاکە مستەفاس پس عەلیە جوانمەردی ئەم دوو فایلە بە عنوانە مەدارەکە غەیرە قابلە ئینکارە خوایی بۆ سناریۆیە کە تعریفیەکات بەحسەکە و صحبت‌های خود سلیمی قبل از اعدام در آخرین ملاقاتش که چی گفته. امیدوارم شما همه این فایل‌های صوتی رو هم منتشر بکنید و فکر می‌کنم که تیر خلاصی خواهد بود به ادعای آقای سعدی احمدفیره که بنده شخصا با ایشون دوستی دارم میشناسمش و بارها امیدوارم کە ئێوەم فایلانە بڵاوە بکەنەوە ئەمە گولەی خەلاسە یعنی گولەیە کەس دوای مەرگ ئەیدەن لە ناو چاوانی تەرەف پێژن تیرە خەلاس نازانم لەو حەلیمە کوردستانە چی پێژن لە ناو چاوانە سعدی ئەحمەد پیرە بێت تۆجۆکەن سعدی ئەحمەد پیرش ڕەفیقێسی
همدیگر رو دیدیم و میدونه که بدون دلیل هیچ موقع هیچ مطلبی رو پخش نمی‌کنیم. سعدی ئەحمەد پیرێژ ئەم ئەناسێ ئەزانێم کولن بدون دلیل هیچ مەتەبێ پەخش ناکاتەوە درۆ ناکە سەرتاپای عەلیە جوانمەردی دروست سەرتاپای پەیجەکەی پڕە لە خەبەرهای درۆ سەرتاپای زندگیە لایف بازیە ئۆپۆزیسیۆن بازی عەلیە جوانمەردی پڕ بوو لە هەمکاریکردن تەکە بەیتە ڕەهبەریە لە دروستکردنە ئێتساباتە سپای پاسداران و شانتاجکردن و کۆمەککردن بە پرۆژەکانە بەیتە ڕەهبەری سپای پاسداران عەلیە جوانمەردی ماس نییەوە دەمیەوە دیاروێت لە تااقەتە ئێمەش خارجە بچین دانە بەدانە بە تاریخ تۆڕەهاتەم هەتیوە بێرین بڵاویکەینەوە کەس بە مەحز بڵاوەکات و ئەم هەتیوە ئێستا گوێبەن لەم 4 دقیقە هەتیوە تۆڕەهاتێکە ئێژێتی چییە؟ در هر صورت کاملا مشخص هست بخشی از اتحادیه میهنی کردستان در استرداد مصطفی سلیمی دست داشته. توجه بکەن ئەوەڵە قسەکانی وتی یەکێتیە نیشتمانی بعد وتی سعدی ئەحمەد پیرە ئێستا ئێژە کاملا مشخصە کە بەخشێک لە یەکێتیە نیشتمانی لە ئستردادە ئاغایە مستەفا سەلیمیە دەسی هەست کەواتە ئەوەڵ دافە تەواوە یەکێتی بعد سعدی ئەحمەد پیرە بعد بەخشێک لە یەکێتی توجه بکەن خاص خەریکە ئەیواتە بەرەو سوالیش ئەمەسە تۆ بۆ خەریکی ئەم کارە ئەەکەی اتحادیه میهنی قبل از اینکه به آسایش یعنی اداره امنیت پنجوین تحویل داده بشه و دومی از خانواده خود سلیمی و صحبت‌های خود سلیمی قبل از اعدام در آخرین ملاقاتش که چی گفته. امیدوارم شما همه این فایل‌های صوتی رو هم منتشر بکنید و فکر می‌کنم که تیر خلاصی خواهد بود به ادعای آقای سعدی احمد پیره که بنده شخصا با ایشون دوستی دارم، میشناسمش و بارها همدیگر رو دیدیم و میدونه که بدون دلیل هیچ موقع هیچ مطلبی رو پخش نمی‌کنیم. در هر صورت کاملا مشخص هست بخشی از اتحادیه میهنی کردستان در استرداد مصطفی سلیمی دست داشته. مصطفی سلیمی 6 روز پیش وارد روستای گرمک شده در نزدیکی شهرستان پنجوین. اونجا در مسجد روستا بوده، بعد از اون همراه با چند نفر دیگه به پنجوین رفته. مستەفا سەلیمی 6 ڕۆژە پێش لە لادەی گەرمەکە لە مزگەوتە لادەی گەرمەکە بووگە لەگەڵ چەند نەفەری ترە معلوم نییە کێنم چەند نەفەرە سیروان حەمەیمینە ئەچێ بۆ پێنجوێن تەوەجۆ بکەن لەم داستانە خەریکە تعریفیەکە. نیروهای آسایش یا امنیت پنجوین تحت این عنوان که هیچ کسی نمیتونه از ایران وارد بشه به این دلیل که ممکنه کرونا داشته باشه و باید ابتدا تست بشه، ایشون رو با خودشون بردن. دقت بکەن لە فەرمایشاتە ئاغای عەلی جوانمەردی کە ئستناد ئەکا بە 2 فایلە دەنگێکەوا لە دەستیا کە سابتی ئەکا دروست قساکە. خۆ ئێستا سناریۆکەی چۆن بەحس کرد وتی 6 ڕۆژە پێش کاک مستەفا سەلیمی لە ئاواجی گەرمەکە لە مزگەوتەکەی دانیشتگە تەکە ئەیدەیەکە نایژی کێ ئەچێ بۆ پێنجوێن لە پێنجوێن ئاسایش بە بەهانەیە گرتنە تەستە کۆڕۆنا کاک مستەفا سەلیمی ئەگرێ. ئەم داستانە عەلیە جوانمەردی بەحسیەکە لەبیرتانوێت. پس عەلیە جوانمەردی ئێژێ لە گەرمەکە و ئەم ئاغا سوارەوێ ئەچێ بەو پێنجوێن لەوێ ئاسایش ئەیگرێت. تەوەجۆتان کرد؟ ئەم داستانە بگرن چون ئەم ئاغا ئەم تۆڕەهاتە کە ئێژێتی وەسڵیەکە بە ئەم 2 فایلە ئەم 2 فایلە سەنەدێسی سەنەد ئەمە سناریۆکەی عەلیە جوانمەردی بوو. پاس ئێوە لە بیرتانمە کەم ئاغا وتی ئەمانە تەکی عیدەیەکە مستەفا سەلیمی تەکی عیدەیەکە چێ بۆ پێنجوێن لە پێنجوێنە ببەخشید ئاسایش بە بەهانەیە گرتنە تەستە کۆڕۆنا کاک مستەفا ئەگرێ. خب من تێمە سەرە تەحلیلە ئەمەها وەلی لە فایلەکەی دووەمە فایل دووەم کە لێ ئەدەم تێمە سەرە تەحلیلە ئەمە. وقتی که بردنش آسایش تا ساعت 11 شب یعنی حدود 7 تا 8 ساعت اونجا بوده، یعنی فرصت مناسب برای اینکه تماس گرفته بشه که مصطفی سلیمی کی هست. بعد از اون مسئول آسایش نه درۆکە زانی بۆ درۆکە
هەر ئەم عەلی جەوانمەردیە لە ئاواتودەیە عەکسێکی لە ئاغای مستەفا سەلیمی منتەشر کردگە کە معلومە مستەفا سەلیمی نەژستی گرکە نەعکسی گرکە بۆ عەکسگرتن ئەوەی کە عەکسی لێگرکە هەمان عاملە ئیتلاعاتیە دەوڵەتە ئێرانی بووگە کە تەئیدی کردگە ئاغایە مستەفا گەیگەسە گەرمەک ئەو عەکسە بۆ تەئید بووگە کەوا لە گەرمەکای سەوا لای دەسمانە عەکسی لێگرن ئەم ئاغا بڵاویەکاتەوە ئەم ئاغا ئەو عەکسە مستەفا بڵاوەکاتەوە تەوەجۆکەن ئەمێژە تا 11 شەو ئەگیریە دە نەفەهمن ئەمە کێس که اونجا فردی به اسم اسماعیل و کامران از مسئولین اصلی آسایش اتحادیه میهنی کردستان در پنجوین بودن، ایشون رو همراه با 2 نفر دستبند میزنن، با خودشون میبرن به مرز سیرانبند. شیخ آباد مسئول آسایش اتحادیه میهنی کردستان. سێ تەوەجۆتان کرد خەڵکینە تەوەجۆ بکەن ئەم توڕەهاتە کە ئێژێتی 3000 گوشادی واتیە بەڵام خەڵک نییە هەر خەریکە داستانەکە ئەحساسی تەعقیبەکە خۆشی تێلم چیرۆکە ئەحمەقانە مەبەحسیەکە مستەفا سەلیمی زندانی سیاسیە دەرچووگە فەراریە بە سوورەتە قاچاق چووگەسە خاکە حەلیمە کوردستان خاس گوێ بەنەمەها کارم هەست بەم فەراری بوون و قاچاق بوونە کارم هەست ئەگەر سناریۆکەی عەلیە جەوانمەردی دروست بێ کە ئەمانە ئەچن بۆ پێنجوێن و لە بەردەم ئاسایشە ئەگیرێت ئاغای مستەفا سەلیمی هیچ ئەحمەقێکی فەراری کە بە سوورەتە قاچاق واردە خاکە کوردستانەوێت خۆی تەحویلە نیروهای ئەمنیەتی دەوڵەتی نادات چون ئەزانێ قاچاغە ورودە قانونی نەکردەوە ئیگرن حتمن پس ئەم ئاغا بۆچی ئێشی خۆی تەحویل باوە بە ئیست باز ڕەسیا تێپەڕێ بۆچی خب تێنە سەرە ئەم سناریۆ تەماشاکەن حچکە ئەمانە دەرنەزەر ناگرێ مستەفا سەلیمی حکمە ئیعدامدارێکی فەراری وا لە حەلیمە کوردستانە تەماشا لەم سناریۆ ئەحمەقانە مناڵانە دروستیەکە نەمانە خب بابڕێن ئیسە شلوقیەکەوە ڕوا بۆ سەیران بن و حەجی فڵانی و ناوەدا و فڵانی وەختی ناوەدا مهم ئەوێت تحلیلەکە مهم ئەوێت ناوەدا و کامەران و فڵانی و بێ سەبابە تۆ داستانەکەت خەیلێ گوشادی واتیە تۆ معلومە جمهوری ئیسلامی خەریکە چۆن فیتە ئەدا خەریکی چیت در سیرانبند مصطفی سلیمی رو تحویل نماینده‌های قرارگاه رمضان سپاه پاسداران یعنی شاخه سپاه قدس میدن و بعد از اون در سیرانبند پێنجوێن سەیرانبەند یعنی شێمەرزە مەریوان بێت ئەگەر شتمانەکەم تۆجۆ بکەن لەوێت تەحویلە قەرارگا ڕەمەزان ئەدرێ میشه به بانه از بانه به سرقز 4 روز پیش در یک دادگاهی سرپایی 10 دقیقه‌ای محکوم به حکم اعدام با اجرای سریع شد. اول اینکه اینها فکر نمی‌کردن که مصطفی سلیمی در گفتگو با خانواده‌اش بتونه حقایق رو بگه که کجا بوده. دوم اینکه ما عکسی رو پخش کردیم از اینها فکر نمی‌کردند که مصطفی سلیمی در ملاقاتش با خانواده‌اش حقایق رو بگه. ئەمانە فکریان نەکرد ئەمانە کێن دەوڵەتە ئێران یەکێتی فکری نەکرد کە مستەفا سەلیمی لەگەڵ مناقاتەکە کە سوکاریە حەقیقەتەکە بێژێ کە لە حەلیمە کوردستانە بە بابە تۆ خۆت ئەحمەقی یا مەردە بۆ ئەحمەق ئەزانی کاورا ئاخری ملاقاتێکی دەوڵەتە ئێران وەختە ئاخری ملاقاتی داگەوە ئیشارەکەن کە هەر کامیان 3 دقیقە توانی گیانە بیوێنن هەست فایلەکەی مەوجودە هەرو فایلانە کە تۆ دادنیاگە چۆن کاورا فکری نەکردگەسۆ کاکە مستەفای ژێ لەکوێ بووگە چۆن گیریاگە چۆن نایژێت ئەم ئستدلالە یعنی چی تۆ تێریتی اتفاقاً دەوڵەتە ئێرانی گەرەکی وگە خانەوادەکەی بزانن و اتفاقاً دەوڵەتە ئێرانی بە تۆ ئێژێ و اتفاقاً تۆ تەکە وەزارەتە اطلاعاتە خەریکی هاوکاریەکەی ئەمە کامە ئستدلال بە ئێوە ئێژێ کاورا فکری نەئەکردو ئەم بتوانێت لە ملاقاتە بە خانەوادەکەی بژێت دەوڵەتی ئێرانی نێگەرێک وایە کەس بزانێت ئیعلامیشی نەکرد بە خانەوادەکەی بێنە ملاقاتی بۆ دەوڵەت ئێرانی کەم ڕۆڵەی مردمی کوشت و خەبەری نەدا و چوون ساکەکەی داوە دەسییان و ئاخری ملاقاتمان هەست مەگەل لای جمهوری ئیسلامی ئەگەر هەدەفێکی خاص نێدە پشتیە داستانی چاڵ نەکریاگە لەگرا که آقای سلیمی در روستای گرمک کردستان عراق بوده. سوم اینکه 2 فایل صوتی در دست داریم که فکر میکنم میتونه
قضاوت رو به مردم به صورت که اتحادیه میهنی در این توطئه دست داشته و در حال حاضر فشار آوردن بر برخی احزاب که میزبانشون هستند، در واقع احزاب سیاسی کردستان ایران، که اونها صحبتی نکنن. در هر صورت من فکر میکنم که بعد از پخش 2 فایل صوتی تمام فشار آوردن به احزاب کردستان ایران دقیقاً آلگرا مشخصی که امانه کام کلونین کلونی حفاظت اطلاعات سپان علی جوانمردی حزب کان حلیم کردستان گشتی کلونی سپاها فشاری هاورگم حزبانه هیچ نیجن توجه کن هیچ نیجن حقایق روشن خواهد شد از زبان خانواده آقای سلیمی و از زبان یک شهروند کرد عراقی شاهد عینی. آقای جوانمردی، آیا اصولا سابقه داشته که اتحادیه میهنی یا اقلیم کردستان اقدام بکنه به استرداد فرد یا افرادی به ایران؟ کوتاه فرصت. اتحادیه میهنی کردستان خانم کیانی 275 نفر از فعالین سیاسی کرد ایرانی رو در سالهای بین 1373 تا 1382 ترور کرده در همدستی با سپاه پاسداران ایران. اسناد این موجود هست و اگر احزاب کرد ایرانی نمیتونن صحبت رو کنن به دلیل این هست که میزبانشون هستند اونجا اتحادیه میهنی کردستان دارای روابط تنگاتنگ با جمهوری 275 نفر کوژی اگر حیزبەکان ناتوانن قسە بکەن چوون میوانیەوانن تێنە سەرم قسانە کە ماغا بۆ ئەیان کام قسانە وەلێشی فایلەکانی تریش بڵاوکەین و سەنەدەکانی ئەماغا بڵاوکەین و تا میزانە سەخافەت ئەمانتانە بۆ باسکەین و سناریۆکەتان بۆ باسکەین. جمهوری اسلامی هست و دیگه کمتر کسی مونده که این رو ندونه، مخصوصا شاخه‌ای از اتحادیه میهنی کردستان که دیسانەوە چووە سەری اتحادیه میهنی کردستان واتە کە ئێرانە مەخسوسەن شاخەی ئەز اتحادیه میهنی کە ئەمانە ئێژن سەردار قاسم سولەیمانی فرەپیای گەورەیەک بوو. تەوجۆکەن لە منتەقەیەکە کە گشتی بەچە دەوڵەتە ئێرانە، دەوڵەتە عێراقی بەچە دەوڵەتە ئێرانە، دەوڵەتە ئێران بەچە ئامریکاس، ئامریکا عێراقی نیاگەسە دەسە ئەمانە گشتیان نۆکەرن. مەسعود بارزانی پەیامە تەستێ دەهەنێرێ بۆ سەرجوقە ئەفەندی دەسە هەزارمە قاسم سولەیمانی بۆ مەرگە باوکی. هەر ساڵ مەراسمە باشکووە پیرۆزی ئینقلاب ئیسلامی ئەوە نەڕێەوە و سەرانە حیزبی دموکرات ڕۆناوێ کەیک و تەماتە خواردن. تەوەجۆکەن ئیستا یەکێتی و تەنهایی بووگەس و بەچە ئێران مەخسوسەن بەخشی ئەزبەکێتی ئەم کام بەخشە و حەزەکەن بە قاسم سولەیمانی. تەوەجۆکەن ئیستا بردی فۆکۆسی کردە سەری بەشێ لە یەکێتی نە تەمامە یەکێتی بەشێ لە یەکێتی. به تازگی جانشینی جلال طالبانی دبیر کل فقید ئەم بەخشە کامەسە ئەمە ئەو بەخشەسە کە بە تازگی بووگن و جانشینە جەلالە تاڵەبانی ڕەحبەرە فەقیدە یەکێتی نیشتمانی مشخصەن لاهور شێخ جەنگی پاڤڵ تاڵەبانی و ئەنوان و ئەنسار و حامیەکانی. ئەم خەریکە لەمانە ئەدات لەم بەخشە ئەدات ئاغای عەلی جوانمەردی لە تەلەڤیزیۆن ئیران ئینتەرنەشناڵە. این حزب رو بر عهده گرفتند در ارتباط تنگاتنگ و همکاری تنگاتنگ با سپاه قدس و با جمهوری اسلامی هستند و هیچگاه هم این رو مخفی نکردند و جزو افتخارات خودشون دونستند. سردار سلیمانی رو ئەمانە لە ارتباطە تەنگاتەنگان تەکە قاسمە سولەیمانی. مەسعود بارزانی تەشەکوری نەکرد لە قاسمە سولەیمانی وتی قاسمی سولەیمانی نەوەیە داعش تەرتیبمانی دابوو لە هەولێر نەیکرد. حکوومەتە حەلیم تەشەکوری نەکرد لە قاسم سولەیمانی وتی نۆکەرتین دەسە خۆشوی بەڕاستی ئێمەت حفز کرد. زەریف هاتوتی بەڕاستی بێ چاوەڕوون ئێمە نەوایەنا حەیتەرانیان پێتانە کرد نەیکرد کەرە باویگیان. خەڵ ئەمە ئیستا ئاغای عەلی جوانمەردی ئەم داستانەیە وت. خۆ تەوەجۆ بکەن ئەم سناریۆ خەریکە ئێوە بۆ کێو منحەرفەکە 16 ئۆکتۆبر وەختی ئەمانە معامڵەیان کرد لەسەر ئەم ڕەفراندۆمە ئەحمەقانەی کە کردیان زەهنە کورد فاسد کەن و سەربەخۆیی فاسد کەن و کوردەوار فاسد کەن گشتیان بە یەک و هاوکاسە بوون کێشیان و کەرکووکیان تەحویلدا لەو داوتیان پاڤڵ بووگە و ئام لاهورە بووگە. ئالەوێشە عیدێ فویان پیاکرد خۆ چارە نەکرد خاک فرۆش ئەم گشتە خائینە بەردریا و ئەم دوو نەفەرە تێ هەڵدریاگە گیریا و
تەوەجۆکەن کل لە ساختارە فاسد ساختارهای ئەمنیەتی بەرساختەی ئەمانە فەرامۆش کردیا چەسپیانە قەیەم 2 نەفەرە ئیستا دووبارە چەسپیاگنە قەیەم 2 نەفەرە تەوەجۆکەن عنوان یک الگو و فردی بسیار بسیار شجاع و قابل در واقع تقلید در کردستان عراق نام بردن. این رو تمامی کردها در دو بخش ایران و عراق کاملا میدونن. خب پس علی جوانمردی لە سناریۆیەکە کە تعریفی کرد و هەر ئستنادەکە بە دوودانە فایل و ئەمە سابتەکە علی جوانمردی ڕاست ئەکات هەر ئستنادی پێکایژێ ئاغا 6 ڕۆژ پێش ئاغای مستەفای سەلیمی کاک مستەفای سەلیمی ئەچێتە مزگەوتە گەرمەک ئاوایی گەرمەک لە پێنجوێنە لەوێ لەگەڵا عیدەیەکە نایجێژێ عیدەکەکێن ئەکەوێتە ڕێبەرە و پێنجوێن ئاسایش ئەیگرێ بە بەهانەی تەستە کۆرۆنا ئەیوات پس ئاسایش ئەیگرێەوە بەهانەی تەستە کۆرۆنا ئەیوات ئەمە سناریۆ عەلیە جەوانمەردی بوو سەرگوێبان لە سیروان حەمەیمین ئایا سیروان حەمەیمین ئەمە سیروان حەمەیمینە یەکشی ئەز میزبانهای ئامەسە واقعیتش موضوع اینه که این روزا به خاطر ویروس کرونا هر فردی که از ایران وارد اقلیم کردستان بشه باید حتما تست بده. اینجا نه کسی حاضر ایرانی ها رو خونش ببره نه سوار ماشین کنه نه هیچی. خودش برامون کاملا توضیح داد که زندانی بوده و شرایطش چطوره ولی ما بهش گفت ئەم ئاغا نە میێوانداری کردگەلێ نە قەومێسی نە نسبەتی کێس دەگات تۆزی حەدا ئێمە لەم کوردستانە عێراقە ناتوانین ئێرانی ڕاگرین تەستە کۆرۆنا ئەکەن لەوانەی کە لە ئێران هاتەگەن نەئەتوانن سوارە ماشینەکەمان بوون نەئەتوانن بڕۆنە ماڵە کەس تا قبل تەستە کۆرۆنا ئەو شەرایتەکەی خۆی بە ئێمە وتی زندانی سیاسی بووگە تەوەجۆ بکەن پس ئەمانە یەکتری ناناسن ئای سیروان حەمەیمین ئەم ئاغایە مستەفا ناناسی قەومیشی نییە تەوەجۆکەن شەرایتە خۆی وتی من زندانی گوم گیریا گوگەم گفتیم متاسفانه اگه خونه هر کدوم از ما بیاد خودش و خانواده ما رو هم با خودشون میبرن برای آزمایش. به خاطر همین قانعش کردیم که اداره آسایش فقط میبردش و یک آزمایش کرونا ازش میگیره. ئێمە پێمانوت ناتوانێ بێتە ماڵە هیچ کام لە ئێمە تەوەجۆکەی بۆ خاترەوەی ئەگەر بێتە ماڵە ئێمە تێن خۆمان و بنەماڵەکەیشمان ئەگرن ئەمانۆن بۆ ئازمایشە کۆرۆنا بۆیە ئێمە ناتوانین لە خۆمانی گرین ئێمە قەوڵی پێدەین کە بیوەین و ئەم ئازمایشی کۆرۆنا بکرێت جایسە گوێبەن لە داستانەکە مستەفا سەلیمی فەراریە حکم ئیعدامی هەست ئەوڵەن کاکە سیروانە حەمەیمین براکەم لە دەورانە کۆرۆنا خەڵک ناوێ لە ماڵ بێتە دەر نە ئەوەی کە بچێتە ماڵ ئەمە مەسەلەیە وەڵە بە درۆی ئەوەڵە تۆ ئەگەر گەرەکت بووە ماغا حەشار بدەی حەشارە ئەدا لە دەورانە قەرەنتینە گەڕیان مەمنوعە لە ماڵمانەوە مەمنوع نییە کێ گوزارشێدا مەگەر خوات سەی سیروان حەمەیمین لە عەمەلیاتە مرسادە مجاهدینە خەلقا لە کرماشان بەدەیان نیروی مجاهدین زەخمی بوو هەبوونە مجاهدینە زەخمی لە ناو ماڵەکەتا لە 100 کۆرۆنا پیستر بوو کافی بوو بە مجاهدینێکی زەخمی بتگرن بنەماڵەکە ئیعدام کەن لە 2 ساعاتە تابزانی ڕۆڵەی وای تیا بوو کرماشان خەڵکی ێشاردەوە گوێدوا پێ تۆ عاملە وزارەتە ئەتلاعاتی حەفازەتە ئەتلاعاتە ئێرانی تۆ خەریکی ئەی خونجنی کە تۆ بوو ئەم کاوراتە بردگە تەکە ڕەفیقەکانت داکتەسە تاویلە تۆ خەریکی ئەمە ئەخونجنی تۆ ئەمە ێژە پێت من فەراریم تحت تاقیم من کوژن ناتوانی مەخفیکەی تۆ بۆ بەری نادەی تۆ چ کارەی ئەوی تۆ مەموری بوێی تەحویلە ئاسایشی بدەی تۆ خۆ نایشی ناسی خۆ قەومت نییە چون خۆی بە تۆ وتی زندانی سیاسی بووگە تۆ نەدەزانی کە زندانی سیاسی بووگە تۆ چ کارەی خستک دەسە دەورە ماغا بە تۆ چ ڕەبتی ئەس ئەم بچی ئازمایشە کۆرۆنا بدا یا نادات ئەخە ئینسانە نادروست تۆ جێگەی پێ نادەی
نایوەیتە لای خۆت حەشاری بدەیت ئیتر کارت چییە پێیوە بۆچی گەرەکتە بیوەی بدەیتە تەحویل ئاسایش بۆ تەستە کۆرۆنا تو داستانەکە ئەمەسە تەوەجۆ بکە عەلی جوانمەردی وتی تەکە عەدەیەکە ئەڕوات بۆ پێنجوێن لەوێ ئاسایش ئەیگرێ ئەم ئێژێ ئێمە خستومانە شوێنی کە ئێشێ بڕۆی خۆت تەحویل بێ و ئاسایش بۆ تێستە کۆرۆنا ئەلەگە تەناقوزەکە دەرکەفت ئەو منبع اطلاعاتی خەبەری ئاغای عەلی جوانمەردی حفاظەت اطلاعاتە سپاس کارمەندە حفاظەت اطلاعاتە سپاس خب ادامه دەین همه ما شهروندان اقلیم کردستان هم تست دادیم ئەوە دوورۆی دووەم تەمامە ئێمەی شارۆمەندانە کوردستانە عێراق تەستە کۆرۆنامانداگە درۆزن چاوت دەربێت ئادەی ئەوانەی لە حەلیمە کوردستانان بنووسن بزانم خۆیان و خانەوادەکان تەستە کۆرۆنایان داگە گشتی حەلیمە کوردستان ئێوە ئاسان دوودانە کیتتان هەست کیتە تەستە کۆرۆنا هەتانە ئەمە دوورۆی دووەمە ئاغای شاهد ئێمە تەمامە حەلیمە کوردستان تەستە کۆرۆنامانداگە خۆ ئەوانەی کە خەڵکی حەلیمە کوردستانن لەم لایڤە 200 نەفەری واتی ئایستا بنووسن بزانم خۆیان و خانەوادەکانیان چووگن تەواوی خەڵکی کوردستانی عێراق تەستە کۆرۆنای داگە نا ئستنادە بەم سەنەدە ئەم ئاغا خەریکە قسەکە آسایش اومد سوار ماشینش کردن و گفتن اصلا نگران نباشی ئاسایش اومد سوار ماشینش کرد و گفت اصلا نگران نباشید ئێستا ئاسایش هاتکە سوارە ماشینی کردگەوت کەسی و ئەمان کەسی نیگەران مەون ناڕەحەت مەون تۆجۆ تست ازش میگیریم بعد هر جا خواست بره یه تست ازش میگیریم بعد هر جا خواست بره تستێکی لێگرین و بۆ هەرچۆگەرێکی بوو بچێ تەوەجۆتان کرد لەم سناریۆ کە بەحسی کرد کاورای فەراری ئێشێ بۆ چی بچێت خۆی بە ئاسایش ئێجێ ئێمە گەوجاندمان وتمان پێی ئێمە گشتمان تەستە کۆرۆنامان داگە و هەرکە لە ئێران بێشە تەستە کۆرۆنا بگرێ و مەترسە و بەرەدەن تۆ کێ تەزمینە دەی کە بەریەدەن چ کارەی تۆ سیروان حەمەیمین بعد سیروان حەمەیمین تۆ کێی کە ئاسایش تێ تۆ مقاومەتەکەی دەزەوەیتە ئەسڵەحە ئاسایش ئێشێ بۆچی بە تۆ بێژێت ئەیوەن تەستێکی کۆرۆنای لێگرین و لێدوا بەریەدەین بۆ هەرکوێ دڵی گەرەکێسی بچێ سەر ساختگیەکەی کاورا دوو جملە خەریکە قسەکە 2000 دروی واتیە 2000 دروی واتیە خب واقعا ما متاسفیم نمیدونستیم آخر ماجرا اینجوری میشه سوێن بە کەلامی خوا لە تۆ گەواتر لەم دنیا نییە تۆخمای تلاعاتی تۆ نەدەزانی وای پێتێ کاورا پێچی نەوت حکومە ئێعدامم هەست فەراریم تۆ گەوجاندە درۆ بۆ کرد ئەدوەن تەستێکە گرم بەرە ئەدەن لێم دووە لەگرا ئێژیتی ئاسایش بە ئێمەی وت ئەیوەن تەستی ئەگرین بەری ئەدەین تۆ لەوێتەکی کاورا قسەت کردگە کەسی نییە لە تۆ بپرسێ تۆ چکارە بوویت بۆ بە دەورە مستەفا خستە مستەفا بەرنەدا حتا داد بەگرت تۆ بۆ داد بەگرت تۆ ئەم عەلیە جوانمەردی وا تۆ بڵاوە کاتۆ بە عینوانە سەنەد ئێژێ تۆ تەکیاچووکی تا پێنجوێن لەوێ لە ئاسایشە ئەیگرن بەڵام تۆ لەگرایژی ئاسایش هات بە ماشینەکەی بیوە وتی پێ بە ئێوە وتی هیچ نگەران مەبن تەستێکی کۆرۆنای ئەگرین و بەری ئەدەین ئەمە یەک لە دوای یەک تۆ خەریکی درۆ ئەەکەی ئەحمەق و ئەیدەیتە دەرۆ مستەفا سەلیمی ئێشەی بۆچی بڕوات لە ئاسایش مستەفا سەلیمی ئێشەی بۆچی بێتە ماڵە تۆ مەگە داوای کردو بێتە ماڵە تۆ نەتگەرەک و بیوەیتە ماڵ لێی ببووریایتە بچوایتە کار چی بوو بەسەریەوە بۆچی خەبەرتدا بە ئاسایش بێت بیوات
کابراوتی من زندانی معدام ناکاکە مەترسە ئەدوین تەستە کۆرۆنا دەکەین تۆ نە شەرافەت هەست سوێند بەخوا و پێغەمەر سوێند بە کەلامی خوا لە تۆ گەواتر نییە تۆخمە گەوات حاڵیت بۆ ڕۆڵە تۆ سوێند بەخوا و کەلامە خوا ئەخۆی بەچکەی حەفازەتە ئەتلاعات تۆ هەر ئەویتە واتە کە ڕەفیقەکەتا عەکسەکەتان گرت کە لێی لە مزگەوتەکە لەو جێگە لە ماڵە لە هەر کوێ هەست تۆ بەچە سپای پاسداران شەریکە عەلیە جوانمەردی و عەلی جوانمەردی ئێژێت بە ماشین بردیان بۆ پێنجوێن لەوێ گیریە ئەگەر ئەم سناریۆ بێت کاورا خۆ ئەحمەق نییە بە بەردەم بە ئاساییشۆ بچێت خۆ ئەحمەق نییە خۆ حەمەیمین شتان گوێ پێ و حەمەیمین تۆ لە تەستە کۆرۆنا ئەترسی سیروان حەمەیمین ئیستا چۆن لاهور و باڤڵ دیار ناکەنە ئاسینی تۆ چۆن تۆ لە لاهور و باڤڵ ئیستا ناترسی تێی تۆ ڕەهاتی وایژی قارەمانت کوێی تۆ لە کاکە حەمەی مستەفای سەلیمی ئێمە ترسیایی ئیرانی بوو کوڕنای وا پێ کاورای ئێعدامی و برداتە دەسۆ ئیستا چۆن تۆ لە یەکچێتی و مەگە تۆ نایژی پاڤڵ و یەکچێتی خائین و پیاوە کوژن و وەزیعان فرەخڕەوە و هەروە سوارم لە مەردەمەون چۆن سوارەمە لە تۆ ناوەنی سەبوو تۆ پێنن چۆن ناون تێمە سەرە دانەدانەتان ئەمە هەر فایلەکان پەخشەکەم و فعلەن خەریکم لە ناوە توڕەهاتێ ئەمە سەنەدەکەی عەلیە جوانمەردی و ئیران ئینتەرنەشناڵ بێ ئەوەی یەک دانە ئەم لاولای بکە بڵاوی بکاتەوە ئەو تەلەڤیزیۆنە ئەحمەقانە تەلەڤیزیۆنە بەیتە ڕەهبەری ئێستا با بڕۆینە سەر قسەی قەومەکەی کاکە مستەفا ئەمانە هەنە ئاوا توودەینها من بڵاوم کردو خونی خۆدا عەلیە جوانمەردیە کە بڵاوم کردو ئەمیشە هەر ئەنە عەلی جوانمەردی بۆ من هەنوریاکە دەنگە قەومەکەی کاکە مستەفای سەلیمی جۆبن از زندان زنگ زدند و گفتند که خانواده مصطفی سلیمی برای ملاقات بیان همراه با خواهرش برادرها و پسر خب ئالەگرا و قسەی عەلیە جوانمەردیە کەوێتە درۆوە چۆن فکریانە کرد کە مستەفا سەلیمی نایژێ بە خانەوادەی لە کوردستانی عێراقا بووگە کورە گەواد باوک من خەریکم دەنگە ئەوانە لێدەم تەحلیل یەکەم گەواد باوک من ئیتلاعاتی میە باوکە گەوادە تۆخمە حیز کەری کەر باوک کوردی ئەحمەقی پوفیوز مشتی حیوان بێشەرەفی بێکەرامەتینە رفتیم و در حیات زندان دیدیمش. به هر کدام از ما حدود 3 دقیقه فرصت دیدار دادند. بعد از ملاقات از خواهرها، برادرها و پسرش تعهدنامه گرفتند. بە هەر کامان 3 دقیقە کاتیاندا چاومان پێ بکەوێ لێو دوای تەعهود و لە خۆشک و براکان و مناڵەکانیان سنتێکی کەسا قسە نەکەن که اگر در چند روز آینده هر اتفاقی افتاد به هیچ وجه حق ندارند با هیچ رسانه‌ای گفتگو کرده یا خبررسانی کنند. روز جمعه توسط اداره امنیت اقلیم کردستان در روستای گرمک دستگیر و سپس به اداره خاص توجه بکەن ڕۆژ جمعە لە ئاواگیە گەرمەکە تەوەسوتە دەستگاهە ئەمنیەتی حەلیمە کوردستان ئەگیرێت ڕۆژ جمعە لە ئاواییە گەرمەک ئەگیرێت یعنی گوزارش ئەدرێت وەتێن ئەیگرن کێ گوزارشی ئەدا سیروان حەمەیمینیش لە قسەکانی هەر ئەوە ئێژێ عەلیە جوانمەردی درۆکە ئێژێ سواریان کرد عدێ بردیان بۆ پێنجوێن لەوێ ئاسایش گرتی تەوەجۆتان کرد ئەمە دوو سەنەدەکە عەلیە جوانمەردی بۆ ڕووی کرد خۆ من دیسان ئەوەی دەمەدووە امنیت اقلیم کردستان در روستای گرمک دستگیر و سپس به اداره منطقه پینجوین در شمال عراق منتقل شد. مصطفی سلیمی به مسئولین اداره آسایش تمام مشخصات خودش رو داده بود و به اونها گفته بود که زندانی سیاسی بوده، فرار کرده و به اونها گفته بود اگر تحویل جمهوری اسلامی داده بشه اعدامش میکنند.
با تمام اینها پیشمرگان اتحادیه میهنی کردستان عراق اون رو به مرز بانا آوردند و به ایران تحویل دادند. بعد به سرقز برگردونده شد. کمال کریم ئەوتی لە مەرز سەیرانبەند تحویل دریاگە ئەم ئێژێ لە مەرزە بانە من نازانم سەیرانبەند و بانە یەکێکن یانە من دەقیقەن ئەم دوو منتەقە نازانم و لەوێ نەبووگەم وەلێ کەسێ بنووسێ سەیرانبەند مەرزە مەریوانە یا مەرزە بانەس چون ئەگەر مەرزە مەریوان بێ سەیرانبەند لەگرا تەناقوزێکی تر دەرەکەفێ ئەوەی کە عەلی جوانمەردی وتی لە پێنجوێنەوە بریاگە بەرەو سەیرانبەند لەوێ تحویل دریاگەسەوە بگذاریم ئەمە مهم نییە فرە مهم نییە فرە از حزب دموکرات کردستان ما قول داده بود. گفت با اداره امنیت کردستان عراق صحبت کردند و از اونها قول گرفتند اگر مصطفی سلیمی به خاک عراق برسه جانش در امان خواهد بود. تەکە کەمالە قسەی کردگە کەمالە کەریمی وتکێسی ئەگەر قاچی بخواتە کوردستانە عێراق گیانی وا لە ئەمنیەتە تۆجۆ بکە ئێستا کۆلۆنیەکە ئەوێنیت حکوومەتە حەلیمە کوردستان عەلیە جوانمەردی ئەحزاب ئەمە کام حیزبن ئەمە هەر ئەو حیزبەنە عەلیە جوانمەردی وتی 275 نەفەریان کوژیاگە زاتیان نییە نوتۆق بکەن زاتیان نییە نوتۆق بکەن 275 نەفەر لە ئەندامانی ئەم حیزبانە تەوەسۆتە یەکێتیە نیشتمانی کوژیاگە و ئەم حیزبانە زاتیان نییە درۆ بکەن قسە بکەن چون نێوانن چۆن عەلیە کەریمیە کە زاتی کەمالە کەریمیە کە زاتی نییە قسە بکات بە مستەفای سەلیمیە مەحکومە ئیعدامی ئێژێ بێ لە خاکی کوردستانی عێراقا پارێزریایی ئەمنە اونا خوب میدونستند که سلیمی زندانی سیاسیه و از زندان فرار کرده. بعد از اعدامش کمال کریمی به ما گفت یه اشتباه کوچیک کرده و یادش رفته به آسایش خبر بده. به همین سادگی. اونها خوب میدونست. لودوا کاک مصطفی سلیمی ژیرێ کەمالە کەریمی ژێ اشتباهێکم کرد لەبیرم چوو بە ئاسایش خەبەر بدەم نا تۆ لەبیرت نەچوو کەمالە کەریمی نا عزیزم نا ئێوە گشتتان ئەم سناریۆ خەریکن ئەگێڕن وەکو داستانەکەی شارامە ئەمیری گشتتان یەک کۆلۆنی سپای پاسدارانن لە مۆسەتە قوربانیەکە کاکە مستەفای سەلیمی بوو ئیعدامیکەن ئیستە خەریکن بەرەکەی ئەخۆن یعنی سناریۆکە خەریکن جێبەجێەکەن تەوەجود کرد تۆ ناتوانی شەواڵەکەی خۆت هەڵکێشی لە کوردستان عێراقا تۆ زاتە نییە بێ دفاعکەی لە عەمەڵە ئینقلابیە کاکە مستەفای سەلیمی تۆ وعدی پێدەی خاکی حەلیمی کوردستان ئەو پارێزریاگە وا لە ئەمنیەتە ئەمەی کە مستەفا سەلیمی بە گوزارشدان ئەگیرێ و ئاسایشی بۆ ئەچێتە گەرمەک تبقى قسەکانە خۆیان نیشان لەوەسە مستەفا بە ئێوە باوەڕی نییە و بە دەستگاها ئەمنیەتی باوەڕی نییە مستەفا هاتکە بڕوا بەرەو هەولێر و سلێمانی کاورای گەوای سیروانی حەمەمین تۆ بۆ بەری پێگری تۆ کێی تۆ نەدبرد ئیتر بۆ بەری پێگری بۆ گوزارش هێدەی ئەمە سەنەدەکانی عەلی جوانمەردی بەچە ئیطلاعاتی بوو که سلیمی 17 سال در زندان بوده و اداره اطلاعات و امنیت اقلیم کردستان نامش رو در لیستش داشت. ئەمە ئەو سەنەدانە بوو وا ئێمە تەحلیلمان کرد بۆیەوە جارێ لەم اتفاقاتە کاکە مستەفای سەلیمیە دەرەکەوێت ئەم حەلیمە خۆی دوو حەلیمە یەکێکیان ڕۆژهەڵاتی باشوورە یەکێکیان ڕۆژ ئاوای باشوورە ئیستە وا دیارە ئێمەش ڕۆژهەڵاتین تۆژۆکەی ئێستا وا دیارە ڕۆژهەڵاتی باشوور خیانەتی کردگەل لە ڕۆژهەڵات تۆجۆکەن حکوومەتە حەلیمیش هاتەگە ئێژێت یعنی کوێ یعنی باشووری ڕۆژئاوا
باشووری ڕۆژئاوا هات کە ئێژێ باشووری ڕۆژهەڵات خیانەتی کردگە هەیئەتە حەقیقەت دائەنین. هەیئەتە حەقیقەت کە هیچ ئیجرائیەکی تیانەوێت نێ چیروانە تێ هەڵدریاگوە دەردە چ ئەخوا ئەوە تۆ سوحا سابتە کرد ئەم ئاغا تەوەسۆتە یەکێتی گیریاگەوە تەحویل دریاگەسە و چی ئەەکەی ئەڕۆی تەپەدەیتە ملمە سەرانە یەکێتی ئەیانگریت تێریتیانیان دەیتە دادگاهە مەردەمی تۆ ئەم تەئاتر و نەمایشە بۆ تێی حکوومەتە حەلیم بۆ تێی باشوورە ڕۆژئاوا تۆ ئەم حکوومەتە بۆ تێی تۆ حکوومەتە حەلیم چۆن حکوومەتە حەلیمێکی ئاگادار نییە لە ئستردادە ئەم جۆرە کارانە چۆن تۆ کارمەندە لەو ئاسایشە نیە زەنگە پێباوە پێت بێژێ چۆن دەسە تۆی تیانی ئەم کارە تۆ هەیئەتە حەقیقەتیە بۆچی دروست ئەەکەی کە چه ئەتفاقێ بکەفێ ئەوە نییە عەلی جوانمەردی بە فایل و حەقیقەت ئەداتە دەر ئینتەرنەشناڵ و NRT و لایڤەکانە خۆی و فەیسبوک و وۆیس ئۆف ئەمریکا و نییە ئیداتە دەرەوە ئێوە هان بە شوێنە چییە؟ خەریکن کامە بازیە گێڕن بە خوێنە کاکە مستەفا بە گەوجاندنە ئەم مەردمە ئێمە بە حەقیرکردنە ئەم مەردمە ئێمە بە زەهنە ئەم مەردمە فاسدکردن کۆمەڵێک کارمەندە دەسە هەزارە سپاهە پاسدارانە ئێران مشتی چڵکا و خۆرە پیسە سەخیفە گەوادە ئیبنە گەواد بازیەکەن مەردمە نێنە سەرەکار کوردی کوردەواری داگیرکراو لەیان کۆرپۆرێشنە ئێرانیەوە ئیزهارە تەنەفور بکە لە کوردە کوردەوارە داگیرکراو لەلایەن ئێوە باشوورە ڕۆژئاوا باشوورە ڕۆژهەڵات لەگەڵ ڕۆژهەڵاتی ڕۆژهەڵات ئێوە توخمە فاسد ئێوە سناریۆ ئەکاڵن بۆ ئەم مەردمە ئەوە حاڵ و حەکایەتێ بوو کە ئێوە بیستتان وەک گوێتان لێبوو و ئەم حیزبانیش گشتی دەسییان تیا بوو لەم بازیە کە دروستیان کردەگە مشتی دەهاتیە ئەحمەق نییە مەردمی ئێمەش گوێ نادات نییە مەردمە ئێمەش نافەهمێ نییە مەردمە ئێمەش ورد ناوێت و نییە مەردمە ئێمەش سەتحی ئەنوارڕێ کاورە فایلی داگەسە دەرەوە خۆی متەناقزە میوانەکەی متەناقزە سیروان حەمەیمین گەوادە بێشەرەفە هەر ئەو سیروان حەمەیمینە منبع ئەم ئاغا ئیتلاعاتیە و خۆد عەلیە جوانمەردی ئیتلاعاتیە و حەلیمە کوردستان ئاشکارای ئاڵام پرۆژەکانە سپای پاسداران خەریکەواتە ڕێوە ئەوە سە بۆیە یەکیان ناتوانێت بێت مەسئولیەتە عەمەڵە ئینقلابیە کاکە مستەفا سەلیمی بگرێتەوە عەهدە بۆیە ناتوانێت بگرێتەوە عەهدە چون ئەوە نێ لە فازە ئەوانە نێ لە فازە فاسۆلیا و فەساد و ئوردوگا و ئەوانە ئەوە عەمەڵە ئینقلابیە دفاعی لێ بکەن ئەو جووا چوار ڕۆڵەی تریشدا ئەوەزێتە سەرە خۆیان وەکو سەگەیان تۆ پێنێت تەوەجۆکەن ئەمە ئەو سناریوانە بوون عەلی جوانمەردی خوب فۆکاتە خۆی حەقیقەت دەردەستە ماوس و ئۆرتباتات گرفتیم و فایلداریم و ئێران ئینتەرنەسیۆناڵ و NRT و حکوومەتە حەلیم و فویتی ئەگری ئەم بەچە زۆڵە توخمە زۆڵە سپای پاسدارانە دەی بڕۆن یەخەی پێ بگرن بێژن گەوا باوک تۆ 1 ملیۆن درۆت کرد تایسە بۆ سپای پاسداران تۆ بەچە کوونی تۆ بەچەی کێی ئەم کارانەکەی ئاخە ئێژن کاورە من بەم لیوسکەڵە چی بێژم تو خۆت عەکسەکەی کاک مستەفا سەلیمی بڵاو کردەوە تو خۆت بڵاوت کردەوە ئەو عەکسەوە گیریا بوو بۆ شناسایی تۆ بڵاوت کردەوە ئێستا بچن سناریۆکەتان بگێڕن سناریۆکە ئەمەسە وەڵا پاڤڵ و لاهور پیای کەسیفیکن و ئەمانە 16 ئۆکتۆبریان دروست کردگە و مەسە خوشکڵ و کوڕەکانی فر پیای خاسیەکن و تێگەی ئەمسالە ئەم تێ هەڵدریاگە حیزانە فرە خاستن و کۆسرەتە سەرزر و نەجمەدین فرە خاستن و ئامانە بگرین تێ هەڵداریانکەی مشتی حیز و دستر لەمان بخێنە سەرەکات اتفاق کەوت و ئەلحەمدولیلا و فشارە ئەفکارە عمومی بوو ئەو ئازارەکانمان دروست بووە و تێمان هەڵدان لە لاڤل و لە باخور و لە لاهور و
داستانەکە گەریکیان ئاوای پێ بکەن بازی هایە ئەحمەقانە بە خوێنە مەردەم بە قیمەتە باوەڕ شۆڕشگێڕانەیە مەردەم بە قیمەتە سەرزەمینە کوردەوار مشتێ دەمە قۆپان لە پێی دەهاتیە پەستە بێشەرەفە بێکەرامەت لە حەیوان پەستر کەوتک نەگیانم جامعەیە ئێمە ئەمە حکایەتە ئێمەس ئەوش دەنگەکانە خۆیان جا بچن ئیستە بەم دەنگانەیەوە حەیتەرانکەن یارانە ڕاپەڕین بە تەمامە قودرەت لە بەرامبەرە تەوتە ئەحایە بەچەکانە دەوڵەتە ئێرانی بوێسن دەنگەکان بگێڕن لە تەواو شەبەکای ئیجتیماعیە ڕسوایان کەن داگرنە سەر تەلەڤیزیۆنە ئیران ئینتەرنەشناڵە بێشەرەفە بەیت ڕەهبەریش دایەکی ئەو کاورای هەورامیە هاوسار کات تۆ لە کەی تایسە بووگیتە و پیاک بەچە مەسعود تەخمە مەلامەچە لایەوە خۆش